بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان حکوومەتی کاربەرەکەری هەرێم لیستی موچەی ڕاگەیاندووە کە لە سێشتەوە دەست پێ دەکات و تاوەکو چواردەی هێشتی ڕاگەیاندووە کە بەشێکیش لە وەزارەتەکان ڕانەگەێنراوە سەر ڕایبوونی داهات بە زیاتر لە دەڕۆژ موچە دابەش دەکات لە کاتێکە خۆی داهاتی بەدەستیە لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین حکوومەت بۆچی وا دەکات بۆچی لە کاتێکە داهاتی بەردەست هەیە بە پارەکەی بەغدا و داهاتی ناوخوا و کاریا و پەیمانان بەڵام بۆچی بە زیاتر لە دەڕۆژ و هەندێک وەزارەتیش بۆ چێر تاکو ئێستا لە لیستی موچەدانین لەسەر ئەمە دەپرسینەوە کارەکەی چییە و دەبێت چی بکرێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر بێسون حەمە ساڵح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان و دکتۆر کارمان حەمە ساڵح پسپۆڕی کارگێڕی و ئابووری قسە لەسەر پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین دکتۆر کارمان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێز چی بوو لەسەر و لیستی موچە ڕاگەیەنرا دوو جاریش لە پەیجەکەی وەزارەتی دارایی دەستکاری کرا جارێکیان خانشینی شارستانیان بیر چوو بوو دوای تعدیلیان کردو و دایان ناوە لە ئاخیرە ئێستا هەندێک وەزارەتیش ماوە هەر ڕانێگەاند وەکو کارەبا وەکو کوشتتوکاڵ وەکو ئاوەدانکردنەوە وەکو شارەوانی وەکو خوێنی باڵە سەرنجی لەسەر و ڕاگەیاندنی لیستی موچەیە سەتا سپاس بۆ جەنابەت سڵاو دەزمێ بۆ میوان بەڕێزەکانتان بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پەیام وەڵایی کاک حەکیم خۆی نازانم ئەم ئەتوارە چی ئەم لیستە ئەم لیستی موچە ئەن ئەتوارێکی زۆ ناشرینە ئەوە ناشرینە دیقەت بەوە چەندین کابینەیە وەزیری داراییەکی پارتی ناگرێتە دەست وەری ناگرن وەری ناگرن یعنی ئێن بۆ خەڵکی تر کە خەریکی ئەمە توارە ناشرینە بێ ئەیەن بە خەڵکی تر لەبەرەوەی ئێشتا یەکێتی پارتی بۆ هەموو خراپەی خوانە پێیان عیبە یعنی ئەم شتانە یعنی ئەی ئاڵێنن لە وەزیری ئەیان لە کەسێکی تر ئەوەی کە پەیوەندی بە خزمەت گوزاری ئەوەی پەیوەندی بە کارەبایە یعنی بەڕاستی شتەکە زۆر ڕوونە کاتێک کە لایەنێک ئەوەندە زەعیفە لە پێناوی پۆستێکە لە پێنەوەی هاوکاریکردنی حیزبەکەی خۆیان بە ئیمزا و قۆستنەوەی پۆستەکەی ئامادە بێ یعنی بەکاربهێنێت لەلایەنێکی تو پارتیەوە بۆ ئەوەی ئەم مازەلەیە بە خەڵک بکە بەڕاستی ئەمە ئەو مازەلەیە کە بەڕاستی من ئتر ئەبێ لەوە تێپەڕین تەنها بڵێنێکی تو پارتی ئەبێ لەمەولا ئەوەی دەستی هەبێ لەم شێوازە لە دەسەڵاتدارێتی لە گاڵتەکردن بە خەڵک لە ئەتواری ناشرین من بۆیە نامێ بە زمانێکی علمی کابرا وابزانە کابرا ئاستێکی زۆر بەرزیە یعنی ئەسڵەن ئاستیان لەوان نەماوە بە شێوەیەکی زانستی ئەمانە ڕخنیان لێ بگری ئاستیان لەوان نەماوە ئێمە بین شیتا چکە خۆی هیچ ینی اختصاصێکی نییە ینی لە من تێناگە لە تۆ تێناگە ئەو دوێنێ لیستی موچەی بڵاو کردەوە خانەنشینی لەبیر چووە ئێستا بەتەمای من چی پێ بڵم بۆیە تەنها ئەوە لەم بەڕاستی ئەتوارێکی زۆر ناشرینە یەکێتی و پارتی خۆیان ڕویان نایە بە خەڵکی ترێکن ئەوەی بەشدار بێ ینی بە گۆڕانیشەوە بەڕاستی کە گۆڕان ئێستا بەشدارە یەکێکە لە ئەساسەکانی ڕاگررتنی پای ئەم گەندەڵیە پای ئەم گاڵتەکردنە بە خەڵک کە ئەبێ گۆڕان ئەگەر مەبەستێتی ئاشتەوای ڕاگەێنە پێشەوەی لەگەڵ کادری خۆیان ئاشتەوای ڕاگەێنێ بۆ هەڵبژاردنە بێ ئاشتەوایی لەگەڵ خەڵکە ڕاگەێنێ ئەمە بۆیە من پێشەوەی باسێکێتی پارتیەکەمە باسی ئەوانەکەین کە بەشدارن بۆ کێکی دەسەڵات بۆ بڕێک لە پارە بۆ بڵێک لە بەرژەوەندەکانی خۆیان 500,000 دەنگ بفرۆشیت ئەو خەڵکە بم جۆرە یعنی ئێستا زانین تۆخەکەشی لادۆ کاک حەکیم ئێستا بە زمانێکی سادە خەڵکی هەرێمی کوردستان بە بارمتە گیراوە لە نێوان دەسەڵاتی هەرێم و لە نێوان بەغدا بە بارمتە گیراوە یعنی نمونەیەکی زۆر وازە کاک حەکیم 578 ملیار دینار هاتووە باشە 598 لێرەوە 330 ملیار دینار داهاتی ناوخۆی ماگانە ئەمە چە نەکات ئەمە بڵێن 928 ئەمە 800 ئەکاتە 928 ملیار باشە 928 ملیار پێشەوە باسمان کرد لە کابینەی پێشووە مانگی 5 2019 ڕێباس حەملا وتی بۆ موچە پێویستیان بە 881 ملیارە ئەمە ناقسی 881 ملیاریکە ئێستا دەڵێن بەرز بۆ تۆ بۆ 940 ملیار ئێ باشە یعنی بەردەوام خەڵک ئیجازەی بیدونڕاتی بکە بە سەدەها بە هەزارەها کە من پێتەڵام گوێم لە مامۆستا گرتووە مامۆستا بێموچە ئیجازەی کردووە مامۆستا بە بێموچە بە چەنەها مۆزەف چووەتە دەرەوەی وڵات هەروازی لە پیشەکەشی هێناوە هەر خۆی فەسڵ کردووە
یعنی هەموو ئەمانە هیچ ناگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان لە بری ئەمانە لە بری ئەو پارە بگەڕێتەوە خزمەتگوزاری پێ بکەن بڵێن وەڵا ئەم بودجێ بە شێوەیەک لە شێوەکان ئەمانەوێت تەقەشوفی تیا بکەین و زائیدەن ئەوەی کە ڕایانگەاندوو بۆ ماوەی 2 ساڵ و 3 ساڵ و چەند ساڵ بتوانێت ئیجازەی بیدونڕاتب ئیجازەی بیدونڕاتب لە پێناوی کییە؟ ئێمە وتمان دەستان خۆش بێ لەبەرەوەی فەرمانبەران زۆرن و دامەزراوەکانی حکومەت پێویستی بە هەموو خەڵکە با بچنە هەلی کاری دۆزن هەچەنە ڕێکارەکە زۆر سەقەت بوو زۆر ناعیلمی بوو زۆر واقعی بەڵە ئێمە کاتی خۆی ڕێکارێکمان خستە بەرچاو نەگەرەوە ئەتوانی وا بکەن نیوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بیکەن بە ئیجازە بەبێ ئەوەی فەرمانبەرانی زەرەرکەن و ئەسڵن تەرجیع بن و قازانجی مادیشکەن و حکوومەتیش قازانجکە بەڵام کە ئەمەی کردووە سەیرەکەی چی دەکراوە وڵا نازەم ئەگەر دووبارەی کەمەوە ئەمە زۆر ئاسان لە هەموو وڵاتان ئەمە چیەکرێ کاتێک کە حکوومەتێک ئەوێ هەیکەلەی حکوومەت بچووکاتەوە و کەرتی تایبەت گرنگی بە کەرتی تایبەت بە و ئەم دەستی کارانە تا سعات 12 ئیشەکە موچێشی نایتێ و بێزارە عەسابی هەیە دەرونی ئاسوودە نیە خێزانەکانیان لە ڕووی کێشەی دارایی و کێشەی داریان بۆ دروستکردن بۆی ئەمە حەلکەی ئێمە کاتی خۆی چەندین کابینە پێشەسا باشترین حەل ئەمەیە ئەوەیە ببورن باشترین حەل ئەمە ئەوەیە کە هانی هەموو فەرمانبەرێکی حکومی بیت بە لە سەدا چلیا بە لە سەدا 50 موچەکەی ئیجازەی بیت و لەگەڵیشە لە کەرتی تایبەت ئەگەر کاری دۆزیەوە لە سەدا 25 موچەکەی لە کەرتی تایبەت لەسەر حکومەت بیە حکومەت بۆ هەموو فەرمانبەر لە سا 25 بۆ گەڕێتەوە هاوڵاتەکەش کە لە کەرتی تایبەتە کە ئەوانە تەبعاً حەزیان پێێتی ئەوانەی پیان خۆشە نەگەوان ئێستا بە ناچاری وایان لێکراوە هیچ پارێشان نایەنە بوو کردویانە بە ئیجازە بۆ ئەوەی بڕێ لە بۆهۆی ئەم دواکەوتنی موچەوە سیقەی بە حکومەت و بەدەسەڵات نەماوە هاتۆ بیتوڕاتیمی کردووە ئیجازەی بیدونڕاتب ئێت لە کەتی تایبەتە ئیشەکە بۆی بڕێ پارەی زیاتر دەستکەوێت لە کاتی خۆیان تۆ لە سەدا 25 بۆی لە کەتی تایبەت ئەمە هاوکاری کەتی تایبەتە خۆش ئەوەی کە وەریەکرێ ئەم 25 هەم ئیزافەیە بۆ فەرمانبەرەکە کە چۆتە کەتی تایبەت هەم هاوکاریەکە بۆ کەتی تایبەت خۆشت لە سا 25 لە کۆڵکەوتوت یعنی تۆ سەیریکە لە هەموو وڵاتێکە بەم جۆر تەقەشفەکرد ئەم هاتووە بەبێ پارە بدونڕاتبی بۆ ئەکات بەس خەرجی موچە زیاد دەکات ئێنۆ سەر ئەمە باشە ئەم هەموو ئیجازە کراوە باشە موچە لە 881 ملیارەوە فەرمو ئێستا جەنابی وەزیر ئەڵە پێویستمان بە 940 ملیار باش ئەم نزیکی 7 ملیارە لەکوێ چۆتە سەرچی یعنی پرتان بێ دروست کردووە مەکتەبی پێ دروستەکەن ینی اینجا چونکە بودجەمانیە بودجەی ساڵانە نازانین ئەم پارە لێرە کە تەکری ئەبڕێ ئەخرێتە چ سەر چ بەشێکی تر دوای دێمە خزمەت قسەی زیاتر لەسەر دەکەین بۆچی مەسەرەن کاتێکە دامەزراندن نەبووە بۆچی هەرەوە بەس لیستی موچەیە خەرجیەکە 6 میلیارد زیادی کردووە بەس لیستی موچە نقطەی تێژێ لەسەر موچە ئەو دوای قسەی لەسەر کاکتۆر دەنابشت بەخێر بێ سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر ئەو لیستی موچەی کە ڕاگەنرا جەنابشت بە گاڵتەکردن بە موچەخۆران دەیبینی وە زوڵمێکی دیکەیە کە لە موچەخۆران دەکرێت بەناوی خوای بەخشندەی میێرەبان سڵاو بۆ جەنابت و بۆ تەواوی هاوکاران و سڵاو لە تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش دیارە بەداخەوە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژ بۆ ڕۆژ خاڵی زۆر ناشرینەدا بەدەستەوە کە یعنی ناتوانانی بە هیچ جۆرێک پێناسە بکرێت یعنی نە پێناسەکرێ ناو شێوەشیەیە بەلای منەوە ئەو لیستی موچەوە ڕاگەاندنیە و هەموو لیستی موچە و ئەو هەموو تەراتێنکردنە دواخستن و تەراتێنکردنە بەو پارەیە کە ئەخرێتە دەستیان و ئەمانەی دەن بە خەڵکەوە بەدەستی خەڵکەوە بریتی بوو لەوەی کە پێویست بوو ئەم وەزیری داراییە من بوومایە لە جێ وەزیری دارایی هەر یەکسەر دەسم لە کارێک کێشایەوە یعنی تۆ بۆرە وەزیرێکی دارایی بی وەزارەتێکی گەورەت لە بەردەست بێ ئەم وەزارەتی داراییە کە لیستی موچەکانی ماوەکانی پێشوو بەس بێ وەک کاکتۆر و تێمار شتێکە بەس لە کوردستان بوونی هەیە بەڵام تۆ وەرە بەس لیستێکی موچە وەردێک کە تۆ بیەنە کۆپیکە و بەس ماوەکەی بگۆڕە بەس ماوەکەی بگۆڕی ڕۆژێ وەزارەتێ لابێ ڕۆژێ خانە نشێنی تێدانە بێ ئێسەش ڕاگەیەنراوە بە هەمان شێوە هەندێک وەزارەتی یعنی بەڕاستی ئەم لیستی موچە یعنی یەکێکی ترە لە پەڵە ناشرینەکانی سەر حکومڕانی هەرێمی کوردستان یەکێکی ترە لەو ستەمکاریانی کە ئەم وڵاتە ئەیکا بە بەرامبەر بە دانیشتوانی خۆی هاونیشتیمانیانی خۆی بەداخەوە ئەم حکومڕانانە کە
گوناحە ناوی حکوومەتیشیان بۆ بێنی بەڵام ئەمانە هاتن لە جیاتیەوەی کە دڵنەوەی خەڵککەن کە وەزارەتی دارایی پارەی نەما و ویستی هەستی خەڵک بجوڵێنە کە ئێمە هیچ داهاتمان لە دەست نەما هاتووە ئێسش کە پارەکەی دەستکەوتە بەو جۆرە یاری بە هەست و سۆزی خەڵکەکە ئەمە یاریکردنە بە هەست و سۆزی خەڵکی چونکە خەڵک هەمووی چاوەڕێ بوو موچەخۆر چاوەڕێ بوو لەوەی کە لیستی موچەکەی بۆ ڕابگەێنن کە ئەوان خۆیان لێ دوانی ڕسمیاندا کە پارێکی کەیشت بە 4 ڕۆژ کۆتایی بە لیستی دابشکردنی موچە دێنن ئێسا نەک بە 4 ڕۆژ زیاد لە 10 ڕۆژە لە ئەمڕۆ دەستی پێکرد یعنی 10 ڕۆژە هەر ئەوەی کە ڕایان گەیاندووە ئەوەی کە ڕایان نەگەیاندووە سەرۆکایەتەکانیان ڕانەگەیاندووە وەزارەتی خوێندی باڵایان ڕانەگەیاندووە ئەمانە بەڕاستی پێویستە یعنی هیچ بیانوویەک نییە بۆ ئەوەی کە وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێ لەم کابینە ئەگەر سەرۆکی حکوومەت ئەمانە واز نایانن بەڕاستی ئەمانە واز نایانن ئەمانە هەر ئێستا نییە خۆیانە ساڵەکانیان بۆ مەدەل حیات بۆ درێژ بکرێتەوە بەڵام بەڕاستی هیچ شتێک نییە بۆ وەزیرێکی دارایی کە چووەتە ناو حکوومەتێک بێ پەردەپۆشی ناشرینیەکانی ئەم حکوومەتە بکا بە سەراحەت یعنی تۆ لەشکرێک خەڵکت لە بەردەست بێ بەڵام هەڵەیەکی زۆر زەرزەقە بێت و کەسیش لی بێدەنگ نەبێەوە تەنانەت وەزارەتی دارایی نتوانێت ڕوونکردنەوەی بڵاو کاتەوە کاکە لەبەر ئەوەی تێدانە لەبەرەوە هەڵەمان کرد لەبەرەوە داوای لە بردنەکەێت یعنی هیچ بۆیە بەڕاستی ئەمە شتێکی زۆر دکتۆر باز دۆکێ داهاتەکەی بەغدا 598 وایە 598 میلیارد هاتووە باسی 300 بۆ 350 میلیارد داهاتی ناوخۆ دەکرێسی هاوپەیمانە ینی داهاتی لەبەردەستدایە وەکو داهات کاک حەکیمە قەناعەتم وایە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر داهاتی بەغدایشی بۆ نەیەتوانێت موچە بدە یعنی ئەمانە ئەوەندە کەناڵیان هەیە بۆ وەرگرتنی پارە و تاڵانکردنی گیرفانی خەڵکی ئەم وڵاتە ئەتوانن هەموو شتێکی پێ بکەن ئەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پارەی هەیە بۆ هەموو شتێک جگە لە موچە بۆ پارەی هەیە بۆ ڤێلاکڕین بۆ خانووکڕین بۆ سیارەی گرانبەها بۆ بەخێوکردنی ئەسپی گرانبەها بۆ باڵندەی گرانبەها بۆ ئاژەڵی گرانبەها بۆ مەزبەحی گران بۆ هەموو شتێکی گرانبەها یعنی من زۆر جاروتمە ئیسەیش دووبارەیەکەمەوە ئەم بەڕێزانەی ئەمانەی کە حکومدارن لە کوردستانە دەسەڵات بەڕێوابن ئەمانە موچەیان پێ موچەخۆر نین ئەمانە خەزیێنەیەکیانەیە لە ماڵ بۆریەکە و لە ماڵیان هەر دەقێبیانەیە وەکو ئاو بەریەدەنەوە ئیسفادەی لەکەنە جیناگەرەمانە خۆیان موچەخۆر بوونایە معاناتی من و تۆ ئەو موچەخۆری ئەم وڵاتیان هەست پێکرەمانە هەستی پێ ناکەن بۆیە ئەمانە کە هەستی پێ ناکەن پێی ئاساییە موچەیە دیان نایە ئەیدا بە خەڵکیان ناداوە ئەزانێ هەمووی وەکو کوڕکچەکەیەوەژی کوڕکچەکەی ئەو چۆنی حەز لێ بوو ئەڕوا لەکوێی حەز لێ بوو پشووەدا لە چۆن پارەی حەز لێ بوو یەتە دەسی بە چ عملەیەکی سەر زەوی هەبوو ئەو ئاساییە دێتە دەسی و کارتەکەی لە هەر کوێ بوو ماستەر کارتەکەی پێی ڕاکێشێ بەڕاستی ئەمانە موچەخۆر نین بۆیە لە معاناتی خەڵک تێناگەن ئەگەر خۆیان موچەخۆر بوونایە لە معاناتی خەڵک تێ ئەگەیشتن چونکە ئەمانە هەیان بۆ موچەخۆر بواڵێ و پارەی هەربەش مەکە ئەو پارەی پێمەدەن بەشی چەند شتێکی زۆر کەمالیاتیەکە کە هاواری لێ هەڵساوازی لە پۆستەکەیەنە بەڵام ئەمانە هیچیان ئازاریان پێ نەگەیشتە بۆیە ئاگایان لە خەڵک نییە ئەجینا ئەگەر ئازاریان پێ بگەیشتایە ئاگایان لە خەڵک بووە خەڵکێکی داما و ئێسا ئەوە ئەمڕۆ هێشتا سیانزەی مانگ لەوانەیە گەرسەرەی بێیان چواردەی مانگ کرێت چییە خاوەن خانەکەی داوای لەیەکە مناڵەکانی پێویستیان پێێتی پێویستی بازار جێبەجێیەکە هیچ نییە کە موچەی کێ مانگی 6 یعنی شەرمەزاریە بۆ دەسەڵاتی کوردی موچەی مانی 6 لە 15 هێشتەوا بکەیت بەڕاستی گەورەترین شەرمەزاریە بۆ هەر هەمویان بەبێت جیاواز دەکەم دێمە خزمەت کاک دکتۆر جەناب دۆکو ئابووری ناسێکیش گەر شتێکی ترتەبێت لەسەر لیستی موچە بەس سوارد بە و قەبەبوونەی لیستی بڵین موچەخۆران ئەوەی کە بەس لیستی موچە زیادی کردووە بەڕزوتە خانەنشینەوە دوای لەسەر داهاتی شەیە ینی بەشی موچە و ئەوانە یاخود داهاتی ناو خۆچی لێ دەکرێت خۆی ڕاستە ئەمانە زۆر ئاسان فێڵ لە خاوڵەتانی خۆیانەکەن یەکێک لە فێڵەوە زۆر وازەحەکان ئەوەیە کە ئێستا ئەم پارەی لە بەغدا دەوێت داهاتی ناوخۆشت دەیە کۆمان کردەوە 928 میلیارەکە 30 میلیاری هاوپەیمانانش لەگەڵ کۆنەکە باشە ئەمە
چ پێویست بە ڕاگەاندنی لیستی موچەکە یعنی بۆ لە کاتی خۆیان هەمووی بە یەک ڕۆژ تەسلیم ناکەی دابش یعنی بەڵە زۆر ئاسان بەعنی تۆ پارەکە لە بەغداوە یعنی ئەمانە من تەسەوڕەکەم مەگەر بە شەبوجێ هەرێم زۆ بە تەواوەتیش بێ هەر فێری ئەم ئەتوارە بوون و ئەم ئەتوارەش لە ڕێ وەزیری داراویەوەکەن من نمونەیەکم پێشەوە بۆ جەنابەت باس کرد واز لە وڵات بێنە ئەم وڵاتە دژی ئێمەی ئەوە باس لەوە ئەکەن بۆ حکومڕانی خۆیان چۆنن وەزیری دارایی تورکیا باشە وەزیری دارایی تەنها ئۆردۆغان لە مەسلەی پرسی هەڵاوسانە و بەرزکردنەوەی سووی بانقی لەگەڵ نزمکردنەوەی بەگوێی نەکرد ئیستیقالەی کرد بۆتی نامەوێت لەسەر کەسایەتی علمی و باگراوەندی سیاسی خۆم بکەوێ هاتە دواوە تورکیا زۆر دۆخەکەی خراپ بوو ئەم کابینێ بە ناچاری ئۆردۆغان تەکلیفی لێکرد بێ چارەسەری قەیرانی اقتصادی تورکیا بکە ئەمە پێوترێ خەڵکی سیاسی ئەمە پێوترێ خەڵکێکە بە شوێن کەرامەت و بە شوێن مێژی خۆیەتی بە شوێن مێژی سیاسی خۆیەتی یعنی کارەساتە تۆ پارێگا تۆ لە بەغداوە یعنی وەزیری دارایی ئێستا بۆ ئەو جوانترە بێ کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەستێت بڵێ ئەوەندە پارە هاتووە ئەوەندەش داهاتی ناخۆمانەیە بە هیچ جۆرە من ئیعلانی لیستی موچە ناکەم لە یەک ڕۆژان موچە دابەشەکرێ باشە ڕێگەمێن دابەش ناکرێ وەمە ئیستیقالەکەین بەڵام نە دەتوانێت داهاتی کەشف بکات داهاتی ناخۆ بڕێکی کەشفە بڕێکی کەشفە ئەوی تریشی کە زۆرێک لە شەریکاتەکان کە کەسابەتەکەن بۆ حیزبەکان بۆ نمونە با نمونێکت بۆ بێنمەوە یعنی سڕی چییە کامێرای پوینت تو پوینت لە سا هەفتای ئەدرێ بە شەریکێک و لە ساسی بۆ حکومەتە ئەزانی فێڵەکەی لە چیە دووسبێک کە بەغداد داوای پارەی داهاتی ناخۆی کرد ئەڵەن ئەوە لە ساسیەکەی ئەوی تری هیچ شەریکەیە ئەو شەر هەفتاژی کێە ئەچێتە بۆ حیزب چەندەها بزنسی ئاوا هەیە بەسەر هاوڵاتیانی ئێمەوە بەسەر ئەم قەوارەوە بەسەر ئەم چاپارێزگاوە ئەکرێ بەشێکی زۆری ئەچێتەوە بۆ حیزبەکان یعنی ئەمە کەسابە بواز لە داهاتی حیزبەکان بێنە باشە یەک پرسیار لیستی موچەی فەرمانبەران ڕائەگەێنرێت لە هیچ دەستگایەکی حیزبیا بینوتە لیستی موچە هەبێ لە هیچ دەستگایەکی حیزبی یەکێتی پارتیە لیستی موچە بڵاوکەنەوە بڵێن ئەمڕۆ بەشی مەڵبەندی ئەو وەریەگرێ و ناوچەی ئەو نەوەریەگرێ ڕۆژی داهاتوو لقی ئەو نەوەریەگرێ ڕۆژی داهاتوو لقی فلان وەریەگرێ مەڵبەندی فلان وەریەگرێ هەیە بۆ خۆیان وەریەگرن کاکە دامەزراوەی حیزبی هەیە نزیکی 38 جێگری هەیە بەس مەسوولێک 38 جێگری هەیە 38 ئەوەندە ملیۆنیست ئەمانە هەمووی سیارە قسەکە لەسەر چییە ئەمانە هەرێمی کوردستان و هاوڵاتەکانی بە بارەمتە گیراون سەرچاوەیەکی بزنسی زۆر گەورەیە بۆ حیزبەکان ئەوەی ئەمێنێتەوە نەمێت ئەڵەن بەغدا پارەی نەهێنا بۆ ئێمە ناتوانین موچە دابەشکەین یعنی هیچ هۆکارێک نییە یعنی قسەکە زای لەسەر چی هەر ئەم پارەی کە هاتووە باشە هیچ هۆکارێک نییە تۆ بە لیستی موچە دابەشێکی هیچ هۆکارێک نییە تۆ بە یەکجا دابەشینەکەی زائیدەن وەزارەتی دارایی و ئابووری بەڕاستی مەهامەکەی وا بچوو کراوەتەوە ئەڵی کابرا پارەی کێنە لەسەر دەغی لە زەحمە نەبێت دابەشێکە کە یامانیتە دابەشێکێش نەمانێتێ بۆ خۆ دانیشە لەسەر کورسەکەی خۆت وەزارەتی دارایی و ئابووری بە سادەترین زمان باشە چارەسەری قەیرانی ئابووریەکە خەریکی بوژانەوەی ژێرخانی ئابووریە چارەسەری هەڵاوسانی ئابووریەکە خەریکی پێشخستنی کەتی تایبەت و شەراکەتی کەتی تایبەت و کەتی گشتیە خەریکی چارەسەرکردنی بێکاریە گرنگی بە کەمکردنەوەی ڕێژەی هەژاریە یعنی تۆ دیقەت بە تەنها بە زمانی خۆی ئاواتی ژێخ جەناب ئەڵێ بە بەراورد بە خۆی بۆ یارێکێک لە بەرپرسەکانی وەزارەت بە باوراود بە ساڵی 2012 هەتا ئێستا ئەزانی باجر داهاتی باجر ڕسومات لە ساعت چەند زای کردووە لە سەدا 600 لە کێ وەرەگیرێ لە هاوڵاتیان کەواتە هاوڵاتیان لە سەدا 600 خەرجیان زیای کردووە بارگرانیان زیای کردووە کەچی نەموچەکان لە کاتی خۆیان پێدێ بازار ببوژێتەوە نە کاتەکەشی دیاری کراوە باش لە لایەکی ترەوە ئەمە هاوڵاتی لە سەدا 600 زەختی خراوەتە سەر داهاتەکە هەر بە خۆتی بە کاڵ و کرچی جێدێ حکوومەتیش لە سەدا 600 داهاتی زای کردووە هەروەکو جاران موچەش دابەش ناکایشتا یعنی ئەمە مەهزەلەیەکی زۆر عجیبە ئەمە ئەو پەڕی نادڵسۆزیە ئێمە ناتوانین بین ئەمانە جارێکی تر ئەمانە بە قسە چارەسەر کرێ ئێمە ئەبێ بەڕاستی کاک حەکیم هەڵبژاردن نازەمە گەلم بەرنامە باسێکی یانە 25 2014 2024 هەڵبژاردنە بەڕاستی ئەمانە وەرە یعنی چوو دەسەڵاتێکە بینیوە ئەو نە هەڵبژاردن نزیک بێ کەچی باکی نەبێشتا لیستی موچە دابەشکە ئەگەر هەڵبژاردن نزیهە
ئەگەر هەڵبژاردن بە بندیوار بەڕێوە نابرێ ئەگەر سنووقەکانی دەنگان بە تەزویر پڕ ناکرێ لە چ وڵاتێکای ئەو نەبێ منەت بی لە خەڵک ئەو نەبێ منەت بی لە دەنگی خەڵک بۆیە بەڕاستی من لێ لە کەناڵەکە ئێوە ئەڵم بەڕاستی ئیتر ئەبێ فەرمانبەران ئەمە قوبوڵ نەکەن فەرمانبەران ئەمە قوبوڵ نەکەن یعنی بە نزیکەی چەند سەد هەزار ئێمە فەرمانبەرمان هەیە باشە ملیۆنێک و قسو فەرمانبەرمان هەیە ملیۆنێک و قسە جا ئێستا من بە ڕەقەم شتێکت بۆ شیەکەم بەڵێ حەزەکەی باو ڕقەمە دواتر دێمەوە خەسەوەی کاتی ویکتۆریش نەخۆین سپاس دەکەم کاکتۆر بێسون سەبارەت بە ئەو کێشش کە لە بینی هەرێم و بەغدا هەیە چۆن دەبێت چارەسەر بکە ئێستا بەغدا بڕێکپارەی نردووە بەس تا ئێستا ڕێنمە یاسای بوجە دەرنەچووە کێشەیە لەسەر داهاتی ناوخۆی هەرێم چ شتێک بەشی بەغدا چ شتێک بەشی بەغدانی چ شتێک بەشی هەرێمە دەبێت چی بکرێ بەوەی کە ئەم کێشەی موچێش یەکلا بێتەوە ئاواری سەکەڕانە گەێنرێت وڵای کاک حەکی من بڕام وایە کێشەی نێوان بەغدا و هەرێم بوونی نییە کێشەی نێوان هەرێم لەناو خۆیان بوونیانە کێشەی هەیە و هەرێمە کێشە دروستەکە بۆ ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ هەرێمە قوتی خەڵک مافی خەڵک ئازادی خەڵک هەموو شتێکی خەڵک زەوتەکە بۆ ئەوەی کە گروپێک لەم وڵاتە خۆش بژینەوی تریش هەمووی با بەژێر پێوە بێ زۆر ئاساییە بۆیە ئەگەر هەرێم کێشەی هەبوو لەگەڵ بەغدا با ناتە ڕێککەوتایە لەگەڵ بەغدا یعنی من بڕوام وایە یعنی ئێمە چەند ڕۆژێ لەمەوە پێش هەفتەی پێشوو بوو بەڕێز جەمال کۆچەر پەرلەمانتاری کورد لە عێراق ڕایگەیانوتی چوومەتە لای ڕئیس وزەرای عێراق محەممەد شیع سوودانی کەوتومە کاکە بۆ لەگەڵ موچەی عێراق کە لە عێراق ئەژدەی مانگ دەست پێکە یعنی ئێمە لێرە 15 مانگ تەواو بێ گەر تەواو بێ لە عێراق 3 ڕۆژ دوای ئەوە موچەی مانگی هەشت دەست پێکە ئەمان بە ناخێری گیانیان هێشتا 6 تەواوەکەن یعنی ئەمە وتوێتی چی ئەڵێ هەرێم ڕازی نییە یعنی ئافرین بۆ هەرێمێک کە تۆ ڕازی نەبی وڵاتێکی کە تۆ ئەم وڵاتە پێوا بوویترە بێت تەلاقی دەی ئەبێ بێ بە جیران دراوسەیەکی باشت ئێستا ڕازی نەبی پارەت باتێ بۆ خەڵکەکەت پارەت باتێ بۆ خەڵکەکەت بەڕاستی کێشەی هەرێم و بەغداخواستێکی بۆی کە ئەم ڕێکەوتنە شتێک بچێ هەر وەکو خۆی بەدڵنیایی کاک حەکیم بەڵام ئەمان یعنی خۆیان هەموو شتێکیان کەشف دەستی خۆیانیان کەشف کردو بۆ بەغدا بەغدا نایە جارێکی تر بڕواتەوە سەر ئەوەی کە ئەمانە بێن چاوبەسی لێ بکەن چاوی ببەسن بەغدا ئێسا وەزعی تا ڕادەیەکی باشی استیقرارەتێکی هەیە بەغدا شەڕی داعشی نەماوە بەغدا لە باشترین حاڵەتی بوژانەوەی ئابوووریایە بەغدا خاوەنی یەدەگە بەغدا بۆ نمونە دراوی یەدەگی هەیە ئاڵتونی هەیە بەغدا لە سیادەی دەولی هەیە کاکە ئەمانە ئەو عیامە گوزەشت ئەمان بێن بۆ نمونە بە ئارزوی خۆیان پارە لە بەغدا بێن و لێرەیش لە خەڵکیش بڕوتێنەوە بیخەنە خەزیێنەکانی خۆیان و بیبەنە وڵاتان و خۆشی تیاب دەرببرن ئەمانە خۆیان وایان کرد لەوەی کە بەغدا حسابیان بۆ نەکرا چونکە خۆیان پێکەوە تەبانی خۆیان تەبانی یعنی من ئێمە سیرکەین کورد پێش ڕیفراندۆماش بەناو ڕیفراندۆما کەی کە کرا لە کورد لەکوێ بوو لە سلێمان بەگ بوو لە دووزیش دەرەچی باش ئەڕۆشتی ئیمجا گەیشتی تا کۆتایی کورد لای جەبەل حەمرین بوو کورد ئەیسا لەکوێ ئێسا ئەبێ لە قەرەنجیرەویش بە ساق و قوربان تایەماویتەوە یعنی خانەقینت لە دەستدا شنگال و منتیقەت هەمووی لە دەستدا یەک هەمویان جێشت فی سەبیلی ئەوەی کە کەسێک ئەویستی ئیلا ئابێت ڕیفراندۆم بکرێت لە وڵاتە کاک حەکیم بەڕێزان ئێمە بینەرانی بەڕێزی ژەبێلەوە تێبگەن ئەم هەرێمە ئەوەی کێشەی بەردەم ئەم هەرێمەیە دەسەڵاتێکی گەندەڵی فاشیلە کە هەموو ئاواتی بەرژەوەندی حیزبەکانی خۆیەتی بەدەستخستنە مەکسەبە شخصیەکانە نەو هاوڵاتی نە خەڵک نە موچە خۆر نە خاوەن پێداویستی تایبەت هیچی ئامانج نییە لەلای ئەو وەک کاک دکتۆر باسی کرد یەک ئامانجەیە چۆن داهاتی ئەو زیادکە چۆن بیزنسی خۆی باشکە چۆن خەڵکەکەی خۆی باش بژی خەڵکیش لە ژێرەوە هەڵوەز لە فەرمانبەران دەکرێت بەس خۆگلەیشی لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن تەبانین فشارێک دروست ناکەن ئێستا فشار نییە بۆ نمونە ئەم وڵاتە ئۆپۆزیسیۆنی تەباو تەندروست لە وڵاتێکی سەقامگیرا ڕوەدا ئێمە لە هەموو وڵاتێکی دنیا ئۆپۆزیسیۆن مافی بە یاسا ڕێک خراوە کاری بە یاسا هەیە
ئۆپۆسیۆن لە هەموو لە جومگە ئەساسیەکانی چاودێریە هەیە لە لای ئەمانە بەناتەبایی خۆیان هیچیان نییە تا ئێستا ناوێرن دەستوری هەرێمی کورد نەیانوێرە دەستور بۆ هەرێمی کوردستان بنووسنەوە نەیانوێراوە یاسایەکی ڕێکوپێک بۆ ئەم هەرێمە دەرکەن کە ئەم یاسا لمسی ژیانی خەڵککە تا ئێستا نەیانتوانی لەگەڵ بەغدان ڕێککەون کە یاسای نەوت و غاز دابنرێ ئەمانە بەس بۆ ئەوەی کە ئۆپۆسیۆن یعنی بەس یەک شت ماوە ئۆپۆسیۆن بیکاویش تا ئیسا ئەو قەنەعاتە کەس پێی نەگەیشتووە کە خەڵک پێی نەگەیشتووە ئەوەیە بێت ڕاپەڕینێ بکەی ئەمانە ڕاماڵی بەس ئەوە نەما بەس ئەوە ماوە بکرێ ئەمەش ئەگەر ئەم وڵاتە بەو دەردە بڕوە ئەمانە بەو جۆرە دەست بخەنە بینەقاقی خەڵکەوە ئەمەش ڕووەدا بەڵام لە کۆتاییە ئێمە ئەبێ بزانین پێوە یعنی مەعادە لە نێو دەوڵەتیەکانیش بەداخەوە تا ئێستا معادە لە نێو دەوڵەتەکان لە خزمەتی ئەمانان بەداخەوە تا ئێستا وڵاتێک کار ئامادە نییە یەک سانیە نادیموکراتی لە وڵاتی خۆیان ڕووبدا بەڵام لە لای ئەم زۆر پێی ئاسایە بەدە ساڵیش بە ناشەفافی و نادیموکراتیا بڕە من لە کاتێکا جارێکیان لە لای یەکێک لەو ڕێکخراوانەی ڕێکخراوە بیانیانە بووم دانیشت بووم ئەو کاتە سەرۆکی هەرێمی ماوە بەسەرچوو کە چەندێک ماوەی خۆی درێژە کردەوە لە وڵاتێک بوو پێشوازی لە یەکرا بووتی دەنگ و بازوتم دەنگ و بازەوەیە ئێوە لای خۆتان ڕازیتان نییە یەک ڕۆژ هەڵبژاردن دواکەوێ یەک ڕۆژ بەڵام لێرە چەندێکە دواکەوێ هاوار و فشار و ناڕەزای و ئەمانە هیچ قسەیتیانەکەوتی کاکە من بەرژەوەندی خۆم لە دەرەوەی وڵاتەکەی خۆم بەرژەوەندی حکومەکە بۆیە کاک حەکیم لێرە ئەبێ هەموو خەڵک بزانێ ئەمانە بە پارەی من و تۆ ئەو دنیایشان بۆ خۆیان فریوداوە بەداخەوە دنیایشان فریوداوە بەداخەوە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە فریوی دەستی ئەمانەیە بەحساب بەڵام ئێمە کاک حەکیم گرنگ ئەو شوێنانەیە کە کۆبوونەوەکانی تیاکرێ یعنی من بەڕاستە خۆ بە نوێنەری وڵاتان کە بینیمان قسەمان لەگەڵ کردوون بە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان قسەمان لەگەڵ کردوون کاکە ڕۆژانە هەفتانە بە سەعات بە سانیە هاوار و ناڵەی خەڵکی وڵاتە ئەگاتە دنیا راپۆرتەکان ئەگەنە لای دنیا راپۆرتەکان خۆیانی خوێندنەوە لە کوردستان مازەلەیە حکوومەتی هەرێم جوابیان نەداتەوە ئەوانیش بێدەنگە بن لێ بۆیە بەڕاستی ئەمە ژیچێکە لە گرفتەکە باستەکەم دێمە خزمەت کاکتۆر ویست باسی ژمارەی موچەخۆران کە ئێستا بڵێنی کۆی موچەخۆران زیاتر لە 1,250,000 موچەخۆر ئەوەی فەرمانبەرە 700,000ێکە بەس بە خانەنشین و بڵێن ئەوانەی دیکە ئەمانە چۆن زمانی هەموو ناڕازێکی جددیان کردووە ویستمەوە بۆ جەنابەت لێک بمەوە کە ئەگەر نزیکی 1,300,000 موچەخۆرمانە بێ موچەخۆر فەرمانبەر ناموچەخۆر هەیە فەرمانبەریش نییە و موچێشەخوا بەپێی ئەو ژمارانەی کە من لێکم ماوەتەوە نزیکی لە 140 موچەخۆری هەرێمی کوردستان بندیوارە لە 140 ئێبلانی کەمە لە 120 حیزبیە ئەمە لە 160 چەند ئێمێنێتەوە کۆمەڵێکشی هەیە هەر دەستی کردو بە کڵاوەکی خۆیەوە خەڵک ینی ئەمان کۆنتترۆڵی ئەوانیان کردووە کە من لە مقابلە بینم هاوڵاتی ئاسایی مقابلەکرێت خەڵکەگەی هەر لە بەلاش و حەلاش موچێ وەرەگرێ کامەرەی داما و نازان چێتە بەردەمی ئەڵێ چێڵەوەڵا عیبم نییە موچە با دواکەوێ قەیچێکە بۆ لەبەرەوەی ئەمە کۆمەڵی خەڵکن یعنی ئەزانی کاک حەکیم هەرێمی کوردستان بە تایبەت موچەخۆرانی فعلی ئەو خەڵکە داماوەی کە 20 ساڵە کارەکە و ئەو خانیشانەی کە 40 ساڵە خزمەتیانە ئێستا خراونەتە کۆتایی لیستەکە هێشتا لە بیریشان چوو بوو هەمووی باجی موچەخۆری بندیوارە هەمووی باجی موچەخۆری بندیوارە یعنی ئەو بندیوارانە وایان کردو هەڵاوسانێکیان دروست کردووە حکومەت یعنی بەس فریا ینی من ناڵم موچەی هەمووی نادرێ موچەی هەمووی درێ بەس کە تۆ ئەوم بندیوارە دروست کردووە بۆ ئەبێ خەڵکی ئاسایی باجەکەی بە بۆ ئەبێ موچەخۆری فعلی باجەکەی بۆ بێ خانەنشینی داما باجەکەی بە بۆیە بەڕاستی ینی زوڵمێکی گەورە لە پاڵەوەی کە حکوومەتێکە ئەوانەی کە موچەی بندیوارە وەرئەگرن زوڵمێکی گەورەیە کە لە هاونیشتمانانی خۆیان باش ئەمە نقطەیە چی بکرێتە بۆی لیستی موچە ڕاست بکرێتەوە بەڕێز دەڵێ بۆ نمونە داهاتی بەغدا هەیە بۆ 590 میلیارد داهاتی ناوخۆ 300 میلیارد زیاتر هاوپەیمانان هەیە 330 ئەو فرۆشتینەوت هەیە لە ناوخۆ دەبێت ئەگەر ناڕزایەتێکە بێ لیستی موچە چاک دەکەێت ئەزانی چی کاک حەکیم خۆی پێشەوەی عێراق 2003
لە بەناو پرۆسی ئازادیە بەم جۆری لێ بکرێ. عێراق پێشەوە بە تایبەتی لە منتیقی جنوب و ناوەڕاست لە ڕێی حەسار و کۆمەڵێک پرسیترەوە لە ڕووی سیاسیەوە ناخی خەڵکەکەی داگیر کرا. باشە پێشەوەی وڵاتەکە داگیرکرێ خەڵکەکەی داگیر کرا. بۆیە کاتێ زۆر بە ئاسانی هاتن ناوە بە چەند ڕۆژێک عێراقیان داگیر کرد. ئێمەش بەڕاستی دیقەت بە هاوڵاتیان ئێستا وای لات و حەچێ بەرابیانی بمنسن پێشەوە من زلامێ بۆی نووسیم خوایە کرد ڕاست و چەپی ئەم هەرێمە وای بەسەر هات. یعنی من هێشتا ناتوانم وا بڵم ئەم قوارە بێ جاکردن دەسەڵاتە بەڵام ئێستا خەڵک باکی نەماوەڵە خوای ئەگەر ئەم قوارە تەفر و تونا ئەبوو بەس نەجاتمان بێ یعنی ناخیان داگیر کراوە. ئەمە دەبێ یعنی لە ماوەی ڕابردووی کوردایەتێکە ڕووخاوە بەزەبەت ئەمە نقطەیەکە چونکە بڕاستی ئەم قوارە ئێمە چەند ڕقمان لەم دەسەڵاتە بێت چەند ڕق نەبگرین. ئەم قوارە یەکێک نییە لە هەرێمی کوردستانە کەسێکی نزیکی کەسێکی دووری خوێنی نەڕشت بێ بۆ ئەم قوارەیە. ناکرێتەوە من لە بەرخاتری دەسەڵاتدارێک و فڵان و فیسار کەس بڵم لست قوارە کشتیاچێ بەڵام ئەبێ ئەم دەسەڵاتە بێتەوە بخۆی ئەبێ خۆی بگۆڕێت ناکرێ ئاوە ئەبێ هەڵبژاردن خەڵک بیگۆڕێت. بەڵام خەڵک خەریکەوای لێ ئەڵێ بەغدا هەموو قوارەکە خات و سەر خۆی باکم نییە چکە بەڕاستی ئێمە 32 ساڵە نەخزمەتەکرێ نەبتمانە دروستەکرێ یعنی دوونەوە دروست بووە هێشتا ئێمە چاوەڕێ لیستی موچین ئەمە کارەساتە خاڵێک شتێکی تر حەزەکەم بیخەمە ڕووی جەنابەت یعنی لە مەسەلەی لە ڕۆ سیاسەکەیەوە من هەنێ زانایی لە بەرنامەکەی توا بە بڵم باشە چەند کەسایەتێکی سیاسی سەرۆکی حیزب و ئەوانە لە ماوەی ڕابردووە بینیمانن باشە من بە شخصی ئەمە بچکەمە زاناریە و چەندی ساڵ لە کاتی بڕیارەکەی دادگای فڕاژ بۆ بە نایاسایی نەوت و گازی هەرێم لەو کاتیشەوە لە زۆر شەرموتوم وەزەم هەر لە بەرنامەکەی جەنابیشتا هەرێمی کوردستان وەکو 2023 عێراق نان بەسەریە بەڵام وردە وردە بۆ ئەوەی تووشی شڵەژان نەبێ ئەمنیەت تێک نەچێت وردە وردە بەڕەکە لەژێر پێیان دەرێن. ئەو دقیقە ڕێکەوتنیش کرا من وتم ئەمە سەرەتاکەیەتی زۆری ماوە ئەچێ بۆ زۆر شتیتر دەست ئەبرێ بۆ هێزی پێشمەرگە و دەست ئەبرێ بۆ داهاتی ناخۆ و ئێستا ئیش لەسەر مەلەفی فەرمانگەی دەرەوەی هەرێمی کوردستانەکە کە بخرێت سە وەزارەتی خارجیی عێراق هەموو شتێکەکەم بەرامبەر چکە بۆ هەرێمی کوردستان ئەزانن هاوڵاتەکانی بەرگری لێ ناکەن هاوڵاتەکانی خزمەت ناکرێن بۆیە فرسەتێکی گەورە ئەوەیە کە هەرێمی کوردستان نەیتانە خەڵک ئاشکاتەوە. فرسەتێکی تر لە بەردەمی بەغدا ئەوەیە ناکۆکی بینی یەکێتی و پارتی یعنی یەکێتی و پارتی خۆیان سوور زۆرزان تەبعاً دووسێ ڕۆژە خۆیان زۆر بەجددی لەسەر خەتم کە بەڕاستی خەریکە لە کاترازێ هیچمان نەماوە ئەوە نەبێت کە تەنەزول بۆ یەکتریکەین. بەڵام گرفتەکە ئەوەیە ناوماڵی هەرێمی کوردستان ئەوە یەک نییە بە ئاسانی یەکێتی پارتی بەگوێ یەکەن. لە دەروی هەرێمی کوردستان هاوکێشەیەکی نێودەوڵەتی گەورەتر هەیە بە هەنێ زانیاری بڵێن بۆی کە خەڵکیش بە چاوەڕێ هاوکێشەکە هەیە هەیمەنەی ئەمریکا و ئێران شەڕێکی هەیمەنە هەیە لە عێراق هەرێمی کوردستان نەیتوانێت لەم هاوکێشە بە شێوەیەکی متەوازن خۆی ڕابگرێت. حد دەسە با بۆ سپیکردنەوەی پارە ئەمریکا ئێران ڕێک شتێک دروست دەکات. ئێستا هەڵبژاردن کە ئەکرێ وڵات هەیە ڕێگە نایە هەڵبژات لە هەرێمی کوردستانە بکرێت هەر پێی خۆش نییە لە کوردستان بکرێت بەڵێ وڵاتی هەرێمایەتی وڵاتی نێودەوڵەتیە وڵات هەیە ئەڵێ با بکرێ بۆ شەرعەتی وەرگێ ئەم ناوچە ئامانە تێک نەچێت. چەند مانگێ لەو پێش ئێمە من لەگەڵ چەند دۆستێکە سەرقونسوڵی وڵاتێکمان بینی یعنی من شۆک بووم کە بینیم قسەکردنیان زۆر گۆڕاوە بەرامبەر هەرێمی کوردستان زۆر بێئومێدن یعنی زۆر هیلاکن بە زمانی خۆیان ئەڵێ بەڕاستی هیلاکین و کاتی خۆی لەسەر مەزەلەی ئەفغانستانیش مش ئەوە وت ئەمریکا وڵاتانی هاوپەیمانان شتێکیانێ لە هەموو وڵاتێک لەکوێ ئەو وڵاتە بۆ عیباری بۆ خۆیان لە لای میلەتەکەی خۆیان دەست لە وڵاتە بەرەیە لەکوێ ئەفغانستان بوو بەوەی کە ئەو وڵاتان بکە کە تۆ هاوکاری چیەکەی بەردەوام ئەوەتان نە دیموکراسی دزی گەندەڵی یعنی تۆ بە تەمای وڵاتان هاوکاری ئەمەکەم بۆی دزی زیاترکەین نایکەن ئەبێت تۆ کۆمەڵێ مەعایر هەیە ڕێکی بخەی بۆیە بەڕاستی ئێمە دۆخەکەمان باش نییە بەڕەکە جار بەجا خەریکە لەژێر پێمان دەرێن و زۆر شتی تریش خراپتر بەڕێوەیە و شتێکی تریش بەڵام بەغدا کەلکەڵی ئەوەی لە سمێشکایە کە هەمواری دەستوخۆی حەزرەکە بە هەمواری دەستور لە ئاجیلەن ئەم ئاجیلەن و لە ماوەیەکی نزیک یا لە ماوەیەکی دوور هەموو ئەم فشارانە بەشێکی ئەکا بە ئەمری واقع و لە دەستوری شاجێگەی ئەکاتەوە چونکە ئەو دەستوری لە ماوەی ڕابردووە کە نووسراوە دەستورێک بووە
من پێش ئەوەی بێم یعنی هەندێک پرسوڵام کە چکە کەسێکی یاسایی نیم بەڵام ڕەبتێکی لە ڕووی سیاسی و ڕەبتێکیە زۆر لە قازان جێرەمی گوسانن جا لێوە ئەمە کۆتایی قفڵەکەیەکە لە هێن بۆیە بەڕاستی یەکێتی و پارتی یەکەم شت ئەبێ بیکەن متمانەی خۆیان بجێڕنەوە بۆ لای هاوڵاتیان ئەوەی دوای ئەوە کە بەڕاستی هەچ کاتێ لیستی موچەنەما متمانە بڕێک بەڵام بەڕاستی سەرەتا ئەوانە بەرپرسن کە بەش جارن لە کێکی یەکێتی و پارتی و دوای ئەوە یەکێتی و پارتی چکە من ئێستا ناڵم یەکێتی و پارتی بەربەست و ئەگەر مەجالی ژە بۆ قسەیەکرێ لەسەر ئۆپۆزیسیۆن و خەڵکی ناڕازی و هەڵبژاردن سپاس دەکەم کاکتۆر کاتم زۆر کەمەوە بە سەبارەت بە هەڵبژاردنیش با پیسارێک لێکۆن بەرەوەی جەناب بەرپرسیناوەن بەرپرسی دەستگای هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری مەکتەبی هەڵبژاردن هەڵبژاردنەکەەوەی سەرۆکێرێم دیاریکرد 25/2/2024 دەکرێت هیواداری ئەو هیواداری جەناب شتێکی لە پشتەوەیە وڵی هیوادارم چونکە ئەمە سێم جارە سەرۆکی هەرێم کات دیاریەکە بەڵام هیوادارم سەرۆکی هەرێم بە جددی کە چۆ لای لایەنەکان هاتنە لای ئێمە دامەزرای سەرۆکاتی هەرێم کە چوبنە لای هەموو لایەنەکان و بە جددی بۆ چوونەکانیان وەرگرتی بێ هیوادارم سەرۆکاتی هەرێم ئەو بەروارەی کە ڕایگەیاندووە کۆی لایەنەکان لەگەڵی بوون بۆیە بەڕاستی بێهیوام لەوەی کە بێهیوام بەم ناتەباییە بەم ئاڵۆزی سیاسیە بەو وەزع ناجێگیرەی لەو وڵاتەیە بەو هەیمەنەی بەغدا کە ڕۆژ بۆ ڕۆژ زیادەکە بێهیوا یعنی نازانی بەم شێوازە بچیتە ناوەر هەڵبژاردنێکەوە هەڵبژاردنێکی لاسەنگ دەرەچێ ناهاوسەنگ دەرەچێ بەداخەوە یعنی هەموو شتێک کاریگەری ناتەواوی ئەمانە کاریگەری لەسەر هەموو شتێک کردووە ئەوە تا عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە ئەبا عێراق بە نمونە هەموو هەڵبژاردنەکانی خۆی لە کاتەکانی خۆیان بەڕێوە بە بەڵام ئەمانە تا ئێسەیش نەیانتوانی ئێمە ئیمجارە زۆر هاوارمان کردوتمان بۆ یەک جاریش بێ کوردستان هەڵبژاردن لە کاتی خۆیان بکە با بێین کاکە ئەو هۆشداریانەمان داوی کارکتەر باسی کرد زۆر لەوەی تریشیان پێوتراوە زۆر لەوەی تریش خۆیان ئاگادارن بەڵام ئەمانە بەش ئێوەندەیان لە بەردەسایەکە هەر ڕۆژێ بەغدا حرەکەتی کرد بەرێو هەرێم ئەمان جامتاکەیان هەڵەگرن و خوافیزی لە وڵاتەکەن و ڕۆن بۆ ئەو خۆیانیان قەنەعەت وایە حازر کرد بێ بەداخەوە تا ئێستا بۆی ئەڵێم هیوادارم هەڵبژاردن بکرێ بەڵێ لەمپەرەیە لەمپەر خودی یەکێتی و پارتی و یەکێتی لەمپەرن بۆ لەمپەرن لەبەرەوەی ناتەبان لە وڵات هەر پارتی خۆشی تا ئێستا نەیتوانیوە پارتی خۆی نەیتوانیوە وەک هێزێک بێ لە 100% پشگیری بڕیارەکانی دامەزراوی سەرۆکاتی هەرێم کە ئێستا لەوانێ برادێکی پارتی گوێی لێ بێڵێ واکەی وایە بەڵێ وایە چونکە ئەگە پارتی دیموکراتی کوردستان بیویستایە لە مانگی 10 ساڵ ئەم ساڵی ڕابردوو هەڵبژاردنە کرا بۆ کرا لەبەرەوەی باتە بیوتە حرمەتەن بۆ بڕیارەکەی بەڕێز سەرۆکی هەرێم کە جێگیری سەرۆکی پارتیشە ئێمە لە ئەو داواکاریانەی لایەنەکان یانەوێ لەگەڵیان خۆتان ئامادەن بەڵێ ئێمە ئامادەین ئێمە پێشماوتۆن ئێمە خوازیاری هەڵبژاردە بکرێ هەڵبژاردن لای ئێمە ئامانجێکە بەڵام ئەو ئامانجەمان نەبستۆتەوە بەوەی کە ئیلا بێ منی تیاسەرکەوم ئامانجی ئێمە لە هەڵبژاردن ئەوەیە گۆڕانکاری لەم دەمو چاوە گەندەڵە بێتاقە بێزارکەرانە کۆتاییوان پێ کاکتۆنی خۆرەکەی چکە کاتم نەماوە وڵا دراستە وستم پێشەوە شتێکیش بڵام ئەمە کە داهاتی بکڵی خەریکە پارەی ئەو کارە باش زیاکە لە هاوڵاتیان لەم کاتیان من ڕابشکارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەو کاتێک کە دەستگیرا بە سەرنەوتی هەرێما پێی وتم بە تەلەفۆنوتی ئەگەر هەیە هەرێم دەست بۆ زیادکردین باج ڕسومات یعنی من لێوە تەوەقعم نەیەکە وتم لە مۆزعونەتر خەڵک هەرکە بەڵام ئەوەش ڕوویە حەزەکەم بۆی کە بزانی بەغدا ئەوانش ئاگایان لێیە باش سیفەتی ئەمانەزان چیەکەن و چی ناکەن نەزان کە زەخت لە هاوڵاتە نەگە دوایی بۆ خۆشیان زەرەرە بەنسبەت هەڵبژاردن کاتێک دروستە و کاتێک بە پشگیریکەن کە بەڕاستی هەڵبژاردن گۆڕانکاری دروستکە هەڵبژاردنی ئەگەر لە پێناوی دیسانەوە شەرعێدانەوە بە گەندەڵی و بە ناشەفافێت بەڕاستی ئەمە جارێکتر بڵێ گرفت و قەیران دروستەکاتەوە و خاڵێکی تر گرنگ ئەوەیە کە ئێمە جارێکی تر لۆمەی ئەوانشکەین کە ئێمە بەڕاستی خەڵکێکی زۆر هەیە لە دەرەوە نزیکی لە 170 خەڵک دەنگی ناوە بە یەکێتی پارتی ئەمانە ئەبێ لەسەر بەرنامەجێکی تازە
لە پێناوی خواستی خەڵک و مەهامی گشتی و بەرژەوەندی نیشتیمانی ڕێکەون بۆ ئەوەی بەڕاستی شتێک بکرێ بۆ ئەم هەڵبژاردنە لای کەمی قەرەبووی هەموو ئەو بێ ئومێدی بکاتەوە. سپاس بۆ بەرزان دکتۆر کارۆ محەممەد ساڵح و دکتۆر بێسون محەممەد ساڵح سپاسیان بەدەستان دەکەم. سپاس بۆ وێبینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم خواتان.